بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاتتان باش لەگەڵتان دەبم لە پێشکەشکردنی ئەڵقەی دووەم لە زنجیرە بەرنامەی هەستانەوە و پێشکەوتنی وڵاتان. ئەڵقەی دووەممان لەسەر تەجروبەی وڵاتی کۆریای باشوورە. کۆریای باشوور وڵاتێکە دەکەوێتە نێوان یابان و سین، سەرەوەی لەگەر سینە، بەشی خوارەوەشی ئاوە، دەوروبەری هەمووی بە ئاو دەوروبەری ئاوە، لای ڕاستی وڵاتی یابانە. بەڕێزان، وڵاتی کۆریا لە سەرەتاوە لە دێر زەمانەوە وڵاتێکی ئیمپراتۆریەت بووە، حکومڕانیەتی عائیلەی ئیمپراتۆری حکومڕانیەتی کردیە هەتا ساڵی 1910. لە پاش ئەو ساڵەوە وڵاتی کۆریا کەوتیتە ژێردەستی داگیرکەری یابان. داگیرکەری یابانیش ناسرایەکەوە داگیرکەرێکی سەرسەخت و خوێن مژ و هەموو بەروبوومی ئەو وڵاتانەی دەبرد و وەڵحاصل خەڵکەکەشی هەژار دەکرد. بۆیە وڵاتی کۆریا لە هیچ مؤشراتێک لە مؤشراتەکانی وڵاتانی ئومەم متحیدە و مؤشراتەکانی اقتصادی و ئابووری بە هیچ شێوەیەکی ناوی نەبووە و لەسەر خەریتەی دنیاە زۆر بەلاواز و زەعیف خۆی پیشاندایە. کۆریا لە ساڵی 1948 پاش 35 ساڵ لە داگیرکەری یابان ڕزگاری بوو. لەو ساڵەوە دەکات ساڵی ئیستقلالی وڵاتی کۆریایە، بەڵام لە پاش ئەو ساڵەوە دیسانەوە لە بینی خۆیانەوە دەکەونە ململانێ و دووبەرەکی لە بینی خۆیان تاوای لێدێت. ساڵی 1950 شەڕێکی خوێناوی لە بینی کۆریا لە بینی خۆیاندا ڕوودەدا. ئەو شەڕە 5 ملیۆن کەس دەکوژرێت لەو شەڕە. لە کۆتایی ئەو شەڕەدا لە ساڵی 1953 شەڕەکەت کۆتایی دێ، بەڵام کۆریا دەبێتە دوو بەش، کۆریای سەر و کۆریای خوار و کۆریای سەر و کە ئێستا ناسراوە بە کۆریای باکوور بە پاڵپشت بە دەوڵەتی سین و بە ئیتحاد سۆڤیەتی ئەو کاتە کە پاڵپشتی دەکرد و ئیتر بە لەسەر ڕێوشوێنی بەرنامەی شوعیەت و پرۆگرامی شوعیەتدا بەڕێوە دەچوون و حکومڕانیەتەکەیان کەتە دەستی خێزانێک. بەڵام کۆریای باشوور، کۆریای خوارەوە لەو کاتێک کە لێک جودا بوو، کۆریای باشوور کە دەکات کۆریای خوارەوە لەسەر ئەوەی کەوە وڵاتێکی نابوت بەبێ هیچ بەروبوومێکی نیشتیمانی، چونکە کۆریای سەرەوە کۆریای باکوور دەورەمەندتر بوو، هەموو سناعات و کارەبا و محەتەی کارەباوان هەموو بەبەر ئەو لایکەت. تەنها کۆریای باشوور پاڵپشتێکێ بۆ ئەویش ئەمریکەکان بوون، پاڵپشتیان دەکرد، دامیان دەکرد بۆی نەڕوخێ لە برسێتی قورتاری ببی. ئەو وڵاتە بەو نەبوونیەی بەردەوام بوو. سەرۆکی ئەو کاتەی کۆریای باشوور لیسونگ ئەو بەڕێزات تەنها دەیتوانی لەو کاتە خراپەی ئەو پاش 53 توانی دوو چاکسازی زۆر گرنگ بکە. ئەو دوو چاکسازیە ببنە بەردی بناغەی پێشکەوتنی کۆریای و ببنە کۆڵەکە زێڕینەکانی گەشەکردنی کۆریای باشوور. کۆڵەکەی یەکەمینیان ئەوە بووکەوە چاکسازی کشتتوکاڵی وای پێ باش بووکەوە، وای دەزانیکەوە ئەگەر بە کشتتوکاڵ بتوانن کشتتوکال بەرەو پێش بنەوەوان دەتان لە برسێتی ڕزگاریان بی و خەڵکە هەژار و نەدارەکەش بتوانێت فڕسێکی ئیشکردن و کار و کاسبی بۆ دروست ببێ. بەڵام هەر بە شێوەیەکی بچووکی ئەو پێشکەوتنە بە شێوەی بچووکی ما، بەڵام بەردیش بناغەیەکی زۆر سەنجین بوو. خاڵی دووەم و کۆڵەکەی دووەمی سەنجینی کۆریای باشوور لەوە بووکەوە بڕوایان وابوو کە نابێ منداڵەکان لە خوێندن جیا بکرێنەوە یان بێ خوێندن. من بۆیە توانی لیسونگ بەرنمەیەکی بەهێزی پتەوی پەروەردەکردنی منداڵانی دانە لە قوتابخانەکان، گرنگیەکی زۆری بە پەروەردەی ئەو منداڵانەدا. ڕوئیەکەی وابوو دەیگوت لەوانەیە لە دوا ڕۆژێکی نێزیک هەر ئەو جیلەی کە بە منهەجێکی پوختی جوانی پێشکەوتوی پەروەردەیی و زانستی پەروەردە ببێ، ئەوانە دەبنە هەڵگری پێشکەوتن و هەڵگری گەشەکردنی کۆریای باشوور. بەڵێ بەڕێزان، لە ساڵی 1961 ئینقلابێکی عسکەری سەربازی ڕوویدا. جەنابی پارک هاتە بۆ سەرۆکی کۆریای باشوور. جەنابی پارکیش دیدی وابوو بتوانێتن کەوا وڵات بەرەو پیشەسازی ببە، بەڵام لەسەر شێوەیەکی بچووک لەبەرەوەی وڵات هێشتا هەر وڵاتێکی هەژار و نەدار بوو، بێ مەوارد بوو. اعتمادی سەرەکی لەسەر دعم و پاڵپشتی ئەمریکا بوو. ئەمریکاش زۆر بە سستی ئەو دعمەی دەکرد، وەکو بڵێ دعمێکی شەرمنانە بوو. کۆریا نەیدەتانی بەو دعمەی ئەمریکا بتوانی هەڵبستێتەوە. بۆیە
لە پاش 1960 جنابی پارک مجموعە چاکسازیەکی زۆر چاچی ئەعلان کرد. یەک لەوانە مەجلیسێکی تەختیتی دانا لەو مەجلیسە بتوانێت خطەی خەمسیان خطەی 5 ساڵیان بۆ دابنێ. مجموعە شەریکاتێکی عائیلی پاڵپشتی کردن و گەشەی کرد وەکو شەریکەی مەسەڵەن شەریکەی دایۆ یەک لەو شەریکاتانە بوو و هەروها شەریکاتی سامسۆنگ ئەو شەریکاتانەی دعم کردلەوەی بتوانێت مەسەڵەن جێگیر بکرێن و هەروها دعمی پیشەسازی مامناوەندی کرد. هەوڵ بدا سەبرە بتوانێتن کۆریای باشوور بتوانێت لە ڕووی پیشەسازی مامناوەندیەوە دەست پێ بکا و گەشە بکا و گەشە بچێن لەوەی بتوانێت لە مەرحەلێک لە مەرحەلەکانی تر بگاتە با پیشەسازیە گەورەکان. بەڕێزان ئەو چاکسازیانە وای کرد کە هەندێک پیشەسازی دروستکردنی سەفینەی باخیرەی گەورە، هەندێک سیارات مەسەڵەن پیشەسازی سیارەش سەبرە گەشە پێ بدەن تا توانیان لە ساڵی 1970 یەکەم سیارە دروستکەن ئەو سیارە بتوانێت بینێرنە بازارەکان. بەڵام خەڵک سقی بەوە نەبوو. بەڵام ئەوە بیدا سەرەتای دروستکردنی پیشەسازی سیارە بوو. بەڕێز پارک بڕوای وابوو کە دیموکراتیەت لێرە ئاسان نییە، لەبەرەوەی ویان تەنمیە ئاسان نییە بۆ ئەو وڵاتێ، لەبەرەوەی وڵات برسیە دەبێ زگە برسیەکان تێر بکرێن ئەوجە بتوانن هەنگاوی زۆر گەورە بابێن. ئەوە بوو لە ساڵی 1970 دیسانەوە لە ئینقلابێکی سەربازی دووەم جەنابی هوان هاتە سەر حکم. ئەو بەڕێزە بەرنامەیەکی چایبۆڵ بەرنامەیەکی پێشکەش کرد بە ناوی چایبۆڵ کەوا بەرنامەکە تەرکیزی دەکرد لەسەر دعمێکی حکومی زۆر بەهێز بۆ شەریکاتە عائیلەکان. ئەو شەریکاتە عائیلیانەی کە سنجین و کە بەهێزن ئەوانە بەهێزتر بکرێن و هەروها بەردەوام پاڵپشت بکرێن لەلایەن حکوومەتەوە بەوەی کەوا کەرتی تایبەت گرنگی پێ بدرێ، بەڵام هەردەم کەرتی گشتی و یان حکوومەت پاڵپشتی ئەو کەرتەی بیتن و تەحفیزی بکە، هەردەم لە پاڵ ئاگاداری بیتن، ڕۆژانە لە ڕێی بانقەکانەوە یارمەتی بدرێن و گەورە بکرێن و پێشکەوتن بکرێن. لەو فترەیەدا کۆریا باشوور لە ساڵی 1970ەوە گواستراوە بۆ وڵاتێکی دیموکرات خواست کە یەکەم جارە دیموکراتیەت لەوێ پەیڕۆ بکرێ و ئینتیخابات بکرێ. بۆیە هەر ئەو سەرۆک دیهوان توانی لە پاش ئەو هەڵبژاردن و انتخاباتانەوە بە سەرۆک دەربچێتەوە. ئەوجا هەوڵی ئەوەی بداتن، هەوڵی ئەوەیدا کەوا شەریکە گەورەکان گەورەتر بکرێن و هەروها شەریکاتە بچووکەکانیش هەوڵیان بدرێت دەمج بکرێن و بۆی بتوانن شەریکاتی گەورە دروستکەن. بەڕێزان کۆریای باشوور لە ساڵی 1997 کە ساڵی دارمانی دراوی وڵاتە ئاسیاویەکانە تووشی ئەزمەیەکی زۆر گەورە بوو. دیسانەوە ئەمریکا نەیتانی پاڵپشتی بکە و هیچ هەوڵێکی نەدا کە پاڵپشتی کۆریای باشوورکە، بەڵام کۆریای باشوور هەوڵیدا لە ڕێی دروستکردنی چەند چاکسازیەکی ناوەخۆیی بتوانیتن سەبرە خۆی دروستکاتەوە. تەنانەت لە سندوقی نەقدی دووەلیش 58 ملیار دۆلاریان وەرگرت. بۆیە قەرزێکی زۆر قورس بوو لەسەر کۆریا لە بۆ ماوەیەک تووشی کەمی و اقتصادەکەشی بەرەو لاوازی دەڕۆی. لەو ماوەیەدا خەڵکەکە بەهانای حکومەتەکەی خۆی هات. خەڵکەکە لەبەرەوەی پاڵپشتی حکومەتەکەی بوو بڕوای وابوو کە وەلەو حکومەتەکەیکی سەربازیش بوو، بەڵام سەربازیەکی دڵسۆز کە توانی بووی تەنمیە و گەشەکردن دەست پێ بکە. بۆیە خەڵکەکە بە هەمویانەوە بە ژن و بە پیاوەوە ژنە ئافرەتەکان زێریان پێشەش دەکرد. پیاوەکانیشان ئەوانەی لە دەرەوەی وڵات بوون دەژیان لە ئەڵمانیا لە وڵاتانی ئەوروپی تر بە فریای خەڵکی حکومەتەکەی خۆیان هات و پارێکی باشیان کۆ کردەوە. تەنانەت لە ساڵی 2000 توانیان کۆریا قەرزەکەی خۆی هەمووی بداتەوە، هیچ پارێکی سندوقی نەقدی دەولی لای نەمینێ. معروفە کە سندوقی نەقدی دەولی ئەگەر بەشداری بکە، ئەگەر بێتە ناو هەر وڵاتێک و پارەی بە قەرز بداتە وڵاتێک، ئەو وڵاتی تووشی ئیفلیس بوون دەکات. بۆیە ئاسان نییە قەرز وەرگرتن. بۆیە ئەو وڵاتە لە ساڵی 2000ەوە توانی خۆی ڕزگار بکە. بەڕێزان نهێنیەکی سەرکەوتنی وڵاتی کۆریای باشوور کە لە ساڵی 60ەکان پەیڕەوی کردبوو کە دەکا بە تایبەتی لە ساڵی 1963 ئەوە لە بە گرنگی ئەو نهێنیەوە باز دەکەم.
لە ساڵی 1930 لەگەر وڵاتی ئەڵمانیا اتفاقێکی کرد پاشەوەی کە ئەمریکا زۆر پارپشتی نەدەکرد. ئەمریکا تەنها چەند معوناتێکی کەم و یارمەتیی کەمی دەدا، بەڵام ئەوان لەگە ئەڵمانیا اتفاقێکی داوای قەرزیان کرد. ئەڵمانیاش قەرزی پێدان بە شەرتەکەوە گەنجی با کۆریایەکان بێن لە وڵاتی ئەڵمانیا ئیش بکەن، بە حکمەوەی کە کۆری معروفن دەستی کرێکاریان زۆر بەقوتەوە لە پیشەسازیە بەقوتەکان کاریان دەکرد. بۆیە نخبەیەکی زۆر چاچی کارامەی دەستی کاری کۆری لە ئەڵمانیا دروست بوو. ئەوە لە کاتەکانی ساڵانی 2000 سوودی لێ وەردەگیرا. خاڵێکی نهێنی بەهێزی کۆریای باشوور ئەوە بووکەوە لەگەڵ داگیرکەرەکەی دوێنێ کە یابانە، بە حکومەوەی کە یابان گەشەکردنێکی زۆر خێرای بەخۆوە دیت پاش شەڕی جیهانی دووەم. کۆریا ویستی ئەو تەجروبەی یابان سوود لە تەجروبەی یابان وەربگری. فعلا پیشەسازیەکانی کۆری بەلاساکردنەوەی پیشەسازیەکانی یابانی زۆر زۆر سوودمەند بوون و قاعدە و شعارێکیان بڕند کردەوە کۆریا کە دەبێ ئێمە وەکو یابان منتوجاتە بەرهەمەکانی خۆمان و بەرهەم بێنین لە کارگەکانی کۆریا، بەڵام بە کولفەیەکی کەم بە کاتێکی کەم. ئەو شعارەیان ئەو عیبارەیە ئەو پلانە توانی کۆریای زۆر بەرەو پێشبە. لە پاش ساڵی 2000 بەڕێزان کۆریا پێشکەوتنێکی خێراتر و بەرچاوی دیت کە لە ئاستی هەموو دنیا دیار بوو. یەکەمیان لە پیشەسازی ئۆتۆمبیل توانی ئۆتۆمبیلی هۆندای و کیا دروستکا و تا ئەوڕۆژ وابزانم هەلە پێشکەوتندایە. لە بواری پیشەسازی ئەلکترۆنیات و ئەجیزەی منزلی توانی کۆمپانیای LG کۆمپانیای سامسونگ پێم وایە هیچ ماڵێک نییە لە سەلاجێک یانە تەلڤیزیۆنێکی LG یانە سامسۆنگ بێبەش بۆ بیتن، هەمووی هەر هەیەتی. خاڵێکی تر کۆریای باشوور پیشەسازی کۆریای باشوور لە بەواخری گەورە دووەمین وڵاتە لە عالم لە دوای ئەمریکا لە دروستکردنی باخیرەی گەورە، باخیرەی نەقلی نەفت و نەقلی شتومەکی بازرگانی. لە تەکنۆلۆجیای ئەنتەرنێت و شەریکاتی ئەنتەرنێت و ئەوانە زۆر 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 باڵایە و شەریکاتی زۆر بەناوبانجی هەیە و بە سەرمایەکی زۆر زەبەلاحیش دەکەن بەڕێزان. و هەروها لە ڕووی واقعی حالی ئەو ڕۆی کۆریای باشوور کەوا دەستی کاری شارەزای هەیە کە هاوڵاتیەکان و گەنجەکانی هەمووی خوێندەوارن، زۆرینەی ئینگلیزی دەزانن، زۆرینەی بە منهەجێکی زانستی زۆر پێشکەوت و گەورە گەشەیان کردیە، ئامادەنە لە بۆ هەر پێشکەوتن. تەنانەت ئێستاوە کۆریای باشوور یارمەتی وڵاتان و پێشکەوتنی وڵاتانی تریش دەدا کە لە کاتێژیشدا لەو کاتێک کە کۆریا ناوی نەبوو وڵاتەکانی ناوچە وڵاتەکانی عەرەبی ئەسڵەن زۆر پێشکەوتوتر بوون و زۆر بە ئیمکانیەت و زۆر بە مەوارد بوون و سەرەواتێکی زۆر زۆریشان هەبوو کەچی بەداخەوە نەیانتوانیە ئەو پێشکەوتنەی کۆریا وەکو ئەو پێشکەوتنەی کۆریای باشوور ئەوانش پێشکەون بەعکسەوە تا ئێستاش هەر لە دواوەنە و هەر بەرەو پاشەکشە دەکەن. بەڕێزان کۆریای باشوور لە بیرمان نەچی کە بڕە نەفتێکی هەیە توانی بەو بڕە نەفتەی خۆی حاجاتەکەی خۆی تەمین بکە و ڕوو لە مەسانعی زۆر لە سناعاتی تعدین و ئەوانەش بگاتن. ئێستا واقعی کۆریای باشوور یەکەم GDP کۆریا لە 1 تریلیۆن و 600 زیاترە، GNP واتە ناتیجی مەحەلی قەومی لە 2 تریلیۆن و 600 زیاترە، دەخلی متوستی دەخلی فەردی کۆری باشوور 30,000، نمووی اقتصادی نمووی ئابووری و اقتصادی لە نێوان 6 تا 7 کە ساڵانە ئەوە ڕقەمێکی گەورەیە، یعنی ناوەن کە بەرەو پێش دەچیتن. و هەروە 12مین وڵاتە لە صادرات لە حزمی صادراتی عالمی، 12مین وڵاتە لە کۆی 205 وڵات، لە سێم وڵاتی ئاسیوی حساب دەکرێت لە دوای یابان و لە دوای سین. خوشگەزەرانێکی زۆر ڕووی لە کۆریای باشوور کردە بەڕێزان. هاوڵاتیانی کۆریای باشوور ژیانێکی زۆر زۆر شەرەفمەندانە و خۆشی دەژین، خەڵک عەدالەت تێیدا تا حەدێکی زۆر بەربڵاوە، وڵات لە پێشکەوتندایە. ئەوەی ئیتر کۆریای باشوور پێم وایە ئێستا لە جیهاندا لە وڵاتە هەرە پێشکەوتەکانی دنیادایە و بەردەوامیش لە پێشکەوتنە. سپاستانەکەم. لە ئەڵقەی سێم باسی وڵاتی ڤێتنام دەکەین. سپاس.